گەیاندن یاخوا بەخێر بێن. کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی وەکو معلوماتێکتان دەمێ کە بە شێوەیەکی ئاسۆیی دەستی پێ کردووە. واتە ئێمە دوو جۆر کۆنگرەمان هەیە، کۆنگرەیەک هەیە پێڵن کۆنگرەی ستونی و جۆرێک دیکە هەیە لە کۆنگرە پێڵن کۆنگرەی ئاسۆیی. ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی هەڵی بژاردووە پێ گوترێت کۆنگرەی ئاسۆیی. لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵی ئیسلامی بەشداری بکەن. لە قۆناغی یەکەما کە پێ گوترێت قۆناغی کۆبوونەوە گشتەکان زیاتر لە 7500 کەس لە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بەشداریان تا کردووە و نێنەرەکانی خۆیان هەڵبژاردووە بۆی بچنە کۆنفرانسەکان. قۆناغی دووەمی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی بریتیە لە کۆنفرانسەکان، واتە کۆنفرانسە ناوچەیەکان. ئەویش دوو مەهامی گرنگی تیا بۆ کۆنفرانسە ناوچەیەکان کە ئەرچی کۆنگرەی سوق کردووە، واتە بەشێک لە کاری کۆنگرە چۆتە ناو کۆنفرانسەکان کە ئەویش بریتیە لەوەی کە لە کۆنفرانسەکانە 20 کەس بەربژێر بوون، 20 کەس کاندید بوون بۆەوەی 12 پۆستی بەرپرسی مەڵبەندەکان هەڵبژێرێ. واتە ئەمە لە کۆنفرانسەکانە 12 کەسمان هەڵبژاردووە، 12 بەرپرسمان بۆ مەڵبەندەکانی خۆمان هەڵبژاردووە کە سەرجەمیان ئێستا ئەندامی سەرکردایەتین. و هەروەها بەشێک لە پەیڕەوی ناوخۆ لە کۆنگرەیە ببورن، کۆنگرەی لە کۆنفرانسەکانە پەیڕەوی ناوخۆ بە تەواوی گفتوگۆی لەسەر کراوە و ئەو پێشنیازانەی کە لە کۆنفرانسەکانەوە گەڵاڵە بوون ئێستا ئێمە هێناومانە بۆ کۆنگرە و لە کۆنگرەیە حەسمەکەین وەرەوە دەنجی لەسەرە دێ. وهروەها قۆناغی سێەم بریتیە لە وەکو بۆ خۆتان ئەمڕۆ ئامادە بوون کە کۆنگرەی کۆمەڵی ئیسلامیە لە ڕۆژانی 19 مانگای بەسرێ لە شاری سلێمانی. وهروەها لە ماوەی ئەم دوو ڕۆژە سەرجەم ئەوەی کە پێکوتێت بەرنامەی کاری کۆنگرە کۆتایی پێێت. وهروەها کۆنگرەکە ئەو بەرنامەی کە دایناوە لە ماوەی ئەو دوو ڕۆژە دەتوانێت جێبەجێ بکات. سەبارەت بە پۆستی یەکەمی حیزب یاخود سەرۆکی حیزب یاخود ئەوەی کە پێ بدرێت کەسی یەکەمی حیزب بەتەکیید ئەوە هێشتا ئێمە نەگەشتوینەوە و بەرگەی کە سەر لە نوێ کەسی یەکەم هەڵبژێرینەوە، بەڵام ئەوەی کە تاکو ئێستا مڕەشەحە تەنیا مامۆستا عەلی باپیرەوە بن دڵنیاشم لەوەی کە مامۆستا عەلی باپیر هەڵبژێرێتەوە، بەڵام ناوەکەی ئەگۆڕێن، بەڵام لێم مەپرسن ناوەکەی بێ بچی چووکە ئەوە کۆنگرە بڕیارەدا ناوەکەی دووش یەکەمیان گۆڕانکاری لە ناوی کۆمەڵی ئیسلامی کوردستان پاشگیر پێشگیر چی لێکردو چی بۆ زیاد لە کۆنفرانسەکانە ئێمە کۆمەڵک پێشنیازمان هێناوە بۆ کۆنگرە، یەکێک لەو پێشنیازانە بریتیە لە گۆڕینی ناوی کۆمەڵی ئیسلامی. لەبەرەوە ناوی کۆمەڵی ئیسلامی ناوێکی مقدس نییە ڕاستەکەی، ئەندامانی کۆنگرە توانن دەستی بۆ بەرن بۆ مناقەشەی بکەن، ئەو کاتا کەوێتە بەردەمی ئەوان ڕای زۆرینە ئایا ئاەوە کۆمەڵی ئیسلامی وەکو خۆی بمێنێتەوە یاخۆ ناوەکەی بگۆڕێت. کۆنفرانسەکانی مەحەللەکان دەرکەوتووە بەیان دراوە کە سەرکردایەتی چەند کەسە، مەکتەبی سیاسی چەند کەسە، کارجۆری چەند کەسە، ئەوە ڕوو بەتۆ مەڵبەندەکان 12 مەڵبەندەکە پرسیارێکە. پرسیاری دووەم پێوەست بە ڕوانگری کۆمەڵی ئیسلامی بۆ کاری باقایدا چ پێوەست بە حکومەت چ وەکوولارێکی معارەزە، یعنی لەم کۆنگرە بڕیادن کە شێوازی تاکتدا بگۆڕن، چونکە ئێستا ڕوو دەجات دەسەڵات درێی وەکە کە ئەڵێ کۆمەڵی ئیسلامی زۆر توون دەبەرامە. لەم کۆنگرە شێڕەوی ناوخۆیان لە دیباجەی ڕاپۆرتی گشتیان چۆن نووسراوەتەوە، یعنی میکانیزمی کارکردنی باقایدا ئەم چۆن؟ باب لە پرسیاری کۆتاییەوە دەست پێ بکەم. ئەوشەوەیە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان توند نییە، بەڵام ئێمە بخۆمان نەزانین لە سیاسەتا شتێک پێگوترێ ململانێ، و هەروەها لە ململانیانە بە خۆیان بەرزونوزمەکەن، و هەروەها جاروە هەیە کار هەیە کاردانەوە هەیە. کۆمەڵی ئیسلامی ئەگەر لە قۆناغێک لە قۆناغەکانی خۆیان خود لە گوتاریا لە یەکێک لە قۆناغەکانە گوتارەکەی تون ببێ بریتی بووە لەوەی کە تووشی کاردانەوە کراوە یاخود تووشی کاردانەوە بووە. لەبەر ئەوە کۆمەڵی ئیسلامی وەکو لە وتارەکەی بەڕێز مامۆستا عەلی باپیریش ڕوون بۆەوە ڕاستە ئەو معارەزەی هەڵبژاردووە و بە جددی معارەزەی حکوومەتە لە ئێستاە، بەڵام ئەوە بۆ مانایە کە دژاتیش جێزێکی سیاسی بکە بەڕاستی، چونکە ئێمە پێویستمان بەوە هەیە کە هەمومان لە کوردستانە بە ئارامی بژین و کوردستانی ژەوە گەورەی وازان بەچ هەمومانەکات. و سەبارەت بە پەیڕەوی ناوخۆش، طبعا ئێمە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کە بووە بە دەستوری ناوخۆی کۆمەڵی ئیسلامی بە تەکید یەکێکە لەو
بەرگانەی کە گفتوگوی زۆر جددی لەسەرکرێت و ئێمە ئەگەر بمانەوە گۆڕانکاری بکەین دەبێت لە پەیڕەوە دەستێت چونکەمە دەستورە و دوجار ئەم هێزە سیاسی لەسەر ئەم دەستورە کارەکات لەبەرەوە من دڵنیام لەوەی کە پەیڕەو دەستکاریە کرێ و هەروە هەموارەکرێتەوە بە جۆرە لە جۆرەکان کە هەماهەنگ بێک لەگەڵ بارودۆخەکەی ئێستاە زۆر ڕوون نەبوو پرسیارەکە بۆ طبعا ئێوە خۆتان نەزانن کە کۆنگرە بەرزترین دەسەڵاتە و چۆن دەسەڵاتەکان هەمووی سفرەکاتەوە پۆستەکان هەمووی لە ئابا ئاوەش دەتوانێت پۆستەکان سەر لە نوێ ببەخشێتەوە ئێستا ئەوەی کە لە بەرنامەی ئەمڕۆ ئێوە بۆ خۆتان شایەتی بوونەوە بوو کە پۆستەکانی با بڵێم پۆستەکان لەناو کۆمەڵی ئیسلامی و خود لە هەیکەلێتی کۆمەڵی ئیسلامیە سفر کرانەوە واتە ئەوەی کە ئێستا لە قاعەکەیە سەرجەمیان بریتین لە ئەندامانی کۆنگرە بەڵام ئێمە لە بەرنامەی دوانی ڕۆمانە سەر لە نوێجارێککە سەرکردایەتی هەڵەبژێرینەوە 71 کەس کاندیدە بۆ ئەوەی کە 20 پۆستی سەرکردایەتی وەرگێ واتە لەو 71 کەسە ئێمە سەرەتا 20 کەس واتە 20 پۆست ئەبەخشین بە 20 کەس بۆ ئەوەی کە ببن بە سەرکردایەتی زایدەن دوانزەی مەڵبەندەکان کاوانیش سەرکردایەتین ئەمە 32 دوای ئەمە پرۆسەیەکی کە دەست پێکاویش ئەوەیە کە ئێمە لە کۆنگرەیە بڕگەیەکمان هەیە ئایا ئەنجومەنی سیاسی یاخود ئەو ئەنجومەنە باڵایی کە ئێستا هاتووە لە پێڕەوەکەی ئێمە کە بڕیارە بێ بە ئەنجومەنی باڵاویش کە ببێ کۆنگرە بڕیاری لەسەر بدا کە بۆی کە ناوەکەی بگۆڕێ ئایا لە ناو کۆنگرەیە هەڵیانە بژێرین یاخود دواتر سەرکردایەتی خۆیان هەڵیانە بژێرە ئەگەر لە ناو کۆنگرەیە هەڵبژێردراوە بە تەکید ئەندامانی کۆنگرە 9 کەس دیاریەکان یاخود لەو کەسانی کە دەرچوون بۆ سەرکردایەتی لە ئەنجومەنی سەرکردایەتین و هەروەها ئێمە مەرجێکیشمان هەیە ئەبێ خولێک سەرکردایەتی بوو بێ واتە ئەو کەسەی کە یەکەم جارێتی هاتۆتە ناوم کێبرچێەوە ئەبێ بە ئەندامی سەرکردایەتی ناتوانێت بێ بە ئەنجومەنی باڵا یاخود بە ئەنجومەنی سیاسی دەبێت پێشتر جارێک سەرکردایەتی بوو خولێک سەرکردایەتی بوو بێ ئەنجا توانێت خۆی بپاڵێەوە بۆ ئەنجومەنی سیاسی بژاردەوە essa do Luciano da Champions. A noite inicial, o Chuan Congreia, vamos salvar, não Congreia, na oficina hoje, que se tem na área que ela vamos salvar, vou dizer nada, posto que ia caminhar com isso, porque hoje que se nada já não chama de a seja essa como islâmica por sac, normal, o varibatinado e o adinari por jogo, لێگە کۆمەڵ شالایشینە لە دەباتە سەتان چ لەسەر مەوڵە کۆنگرەیە چۆنیش لەسەرمان سەبارەت بە پۆستی مامۆستا عەلی باپیر و کەسی یەکەم ڕاستەکەی ئێمە نەمانگوتووە مامۆستا عەلی باپیر بەدیلی نییە بەڵام ئێمە کێشەیەکەیە لێرە ینی زۆر بە ڕاشکاوی منێڵم ئەویش ئەوەیە کە ئێمە کەسێکی ترمان نییە تا ئەم لەحزەیە کاندیدێکی ترمان نیە لە جگەی مامۆستا عەلی باپیر کە ئیجماعی لەسەر بێ ئەمە مەوزوعێکی زۆر گرنگە لە کاری حیزبیە لە مەسائیلی سیاسیە ڕاستە کەسەکان زۆرن بەڵام ئایا ئەو تۆ کەسێکت دەزەکەوێ کە تێکڕای تێڕوانینە بە ئەو بڵێن ئەو ئایدیایی کە مەسەلەن بۆ نمونە کۆمەڵی ئیسلامیایە ئەو مەسەلەن هەر ئەندامێک ڕەنگە ئایدیایکی تایبەتی هەبێ یاخود سەر بە ئایدیایکی تایبەت بێ ئایا تۆ کەسێکت دەسەکەوێ کە ئەم ئیجماع گشتی لەسەر بێ ئەوەی کە مامۆستا عەلی باپیری هێشتەوە سەراحەت ئەو ئیجماع گشتیەک نەک ئەوەی کە ئێمە خوانە خواسە وتپێتمان بەدیلی نییە بەڵام تا ئەم لەحزەیە ئێمە کەسێک کاندیدێک نهاتۆتە پێشەوە تەوان دەگای خۆپەڵاوتیشمان کردوەوە پێشتر بەس کەسێک نهاتۆ بڵێ من کاندید دەبم بۆ شوێنی مامۆستا عەلی باپیر مامۆستا عەلی باپیر ضرورێت هێشتێتەوە لە ناو کۆمەڵی ئیسلامیە وەکو خۆی ئەڵێ من لە بەرپرسیارەتی ڕناکەم بەڵام بۆشی ڕناکەم ئەوە کۆمەڵی ئیسلامی ئێستا مامۆستا عەلی باپیری دەوێت سەبارەت بە بادینان ڕاستەکەی ئەوەیە کە ئێمە خۆمان مەکەم تەرخەم نازانین بەڵام دەسەڵاتێک هەیە لێوە دەبێت سەراحەت بڵێن کە بڵێن ئەو ئازادیە سیاسیە نیە لەوێ کە ئێمە بتوانین یعنی بە جۆرە لە جۆرەکان ئازادیێکی تەواومان هەبێت بۆ ئەوەی کە بە ئازادی کار بکەین وەروەها ڕێگەمان پێ بدرێت کە بە جۆرە لە جۆرەکان ململالێ بکەین لەوێ بۆیە سروشتی کاری کۆمەڵی ئیسلامیش ڕەنگە بەو شێوە بوو بێتە ئەستا کە لە بادینانە ئێمە لاواز بین بەڵام ئەوە بۆ مانای نییە کە ئێمە تەسلیم بە واقع بووین هەوڵی زۆرمان داوە ڕەنگە
دوور لە کاری سیاسی واجهی سیاسی کاری خۆبەخشی و هەروە کاری خێرخوازی زۆرمان هەبێ لەوێ بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینن بە جۆرە لە جۆرەکان کە لاوەز دەرەکەوین لە دەڤەری بادینان ئەو بۆ مانایە کە کۆمەڵی ئیسلامی ئەو ئازادیە باو بڵێن ڕەهایی نییە لەوێ کە بتوانێت ململانە هێزانە بکات کە لەوەیە. ئارام بەختیار ڕاستەکەی وەکو وتمان کۆنگرا هیچ شتێک لە بەردەمیان مقەدەس نییە واتە ئەتوانێت دەستکاری سەرجەم پێکاتەکانی کۆمەڵی ئیسلامی بکە بە ئۆرگانەکانیەوە بۆ پرانسیپانەوە کە لەسەری کارەکە بۆ پەیڕە و دەستوری کە لەسەری ئەڕوات بۆیە ئەم لە دوانی ڕۆی ئەمە دەچینە بەردەمی مناقەشەیە کە لە ناوی کۆمەڵی ئیسلامی و لە کەسی یەکەمەوە دەست پێکا تاکو هەر بابەتێکی تر کە گرنگە بۆ کۆمەڵی ئیسلامی و هەروەها لە کۆمەڵی ئیسلامیەکە کە ئەندازەیەکی زۆر بیباتە ناو خەڵک و هەروەها ئاسی ئیشکردنی فراوانکە. بە پێچەوانەوە کۆمەڵی ئیسلامی ئەتوانین ئەمە بکەین شایەتی ئەوەی کە کوتلێکیان نییە چونکە ئەگەر کوتلەکاری بێ ئەو کاتە بەدیلیشان بۆ کەسی یەکەمە بێت بەڵام لەلا کۆمەڵی ئیسلامیە بە لەو پەڕی ئایدیایی باوە بڵێن سەلەفیەوە ساکو ئەو پەڕی ئایدیایی خەلەفی هەمویان کۆن لەسەر مامۆستا عەلی باپیر و مامۆستا عەلی باپیر بەم شێوەی ئێستا ببێنێتەوە وەکو کەسی یەکەم بەزەڕ و دەزانن. کاک بێسوون خۆتا پرسیار کاک بێسوون ناکەی پرسیار بەڵێ بەتەکید ئەم جارایەکێک لەو پرسانەی کە باسەکرێت مەسەلەی باوەڵێن بانگەواز و هەروەها سیاسەتە هەرچەندە ئێمە تا ئەم لەحزەیە قەناعەتمان بەوە نییە کە سیاست و ئاین بە جۆرە لە جۆرەکان یاکو سیاست و بانگەواز لێکتر جاکەینەوە چونکە ئەسڵی سیاسەتی هەر بەخۆی بانگەوازە تەبلیغە لەبەرەوە ئەمەش یەکێکە لەو بابەتانەی گفتوگۆ کرێ بەڵام مەرج نییە ئێمە قەناعەت بەوە بکەین کە بانگەواز و سیاسە دەبێ هەریەکان مەسەلەن بۆن من ئاڕاستەیەکی هەبێ و پێکەوە نەبن بەڵکو دەکرێت پێکەوە بن بەڵام پۆلێن بکرێت ئەم پۆلیانکاریە ئەتوانێت التزامێ دروستکە و ئەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان هەرێکان بکاتە دامەزراوەیەکی تایبەت و بە هەردوو ئاڕاستەکە خزمەت بە یەک پرۆسەی گرنگی ئەخلاقی سیاسی بکەن. دەستان خۆش.